سلااوڕێ ساڕیانی هێژا هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروستن لە هەر شوێنێکی دنیا هەن. لە ماوەی کەمتر لە مانگێکە سێ راپۆرتی جیهانی دزی و فزی و گەندەڵیەکانی بنەماڵەی بارزانی لە ئەمریکا بڵاو دەکرێتەوە بە پێی زانیاریەکانی ئێمە لە چەند ڕۆژنامە و دەستگایەکی نێودەوڵەتیش خەریکی ئامادەکارین لەسەر دزی فزیەکانی بنەماڵەی بارزانی لە ئەمریکا. دوای راپۆرت ڕۆژنامەی The Daily Beast ئەمریکی، ڕۆژنامەی The Daily Beast یەکێ لە ڕۆژنامە هەرە بەناوبانگەکانی ئەمریکا، زیاتر لە کارەکانیان کاری بنکۆڕکاریە، ئینڤستیگەیشن ڕێپۆرتە. لەم راپۆرتەدا بابەتێکی سەرنجڕاکێشی لەسەر یەکێک لە پارێزەرەکانی بنەماڵەی بارزانی بڵاو کردوتەوە. ئەم پارێزەرە پێشتر پارێزەری کۆماریەکان بوو، یعنی حیزبەکەی دۆناڵد ترامپ، دژی کوڕەکەی بایدن، سەرۆکۆماری پێشووی ئەمریکا. هەمومان دەزانین کوڕەکەی بایدن لەسەر کارکردن وەکو سپا یان جاسووس بارکرا بوو، حکمیش درا بە حکمی ئەوەی کە بەبێ ئاگداری وەزارەتی ناوخۆ و وەزارەتی دادی ئەمریکا کاری بۆ چین و ئۆکرانیا کرد بوو. جا هەمان پارێزەر ئێستا کاری بۆ بنەماڵەی بارزانیش کردووە، بەرنامەیەکی تەجەسوسی بە 11 ملیۆن دۆلار بۆ کڕیون کە وەکو لە راپۆرتەکە باس کراوە. لینکی راپۆرتەکە لە کۆمنت دادنێم بۆ هەموو ئەو برادەرانێ بزانە ئەو قسانەی ئێمە دەیکەین هیچی لە خۆڕانیە، هەمووی بەڵگەیە لە راپۆرتی جیهانی وەرمان گرتووە و سەرڕایەوە هەندێک زانیاری تایبەتی مەشێت کە پێشتر ئێوەمان ئاگادار کردبووە کە باسی ئەومان کردبوو لە داهاتووی نزیک راپۆرتی زیاتر لەسەر دزی و گەندەڵیەکانی بنەماڵەی بارزانی باز دەکرد. لە راپۆرتەکەدا ئەوەی جێی سەرنجە بەم شێوەیە دەستی پێکردووە، دەڵێ ئەو پارێزەرەی کە دژی کوڕەکەی بایدن کاری کرد کەیسێکدا، ئێستا هەمان پارێزەر هاتووە هەمان کاری کردووە بۆ بنەماڵەی بارزانی کە بەرنمەیەکی تەجەسوسی کڕیا بە پێی یاساکانی ئەمریکا، بەبێ گەڕانەوە بۆ وەزارەتی داد ببێتە بە وەکیلی کەسێکی ئەزنەبی. بەڵام ئەم کابرایە لە بابەتێکی نیشتیمانی کە پەیوەندی بە ئەمنی قەومی ئەمریکا هەیە بەبێ گەڕانەوە هەستاوە بەرنمەیەکی تەجەسوسی لێکرا. بۆ ئەم راپۆرتە باسی ئەمە دەکات. جا قسەکەی مە لێرە ئەوەیە کە بە دیاریکراوی من مەبەستمە لێرە باسی بکەم. ئەمە سێمین پارێزەری بنەماڵەی بارزانیە لەسەر کارە خراپەکانی بنەماڵەی بارزانی، دزی و فزی و کارە نایاساییەکانیان لە ئەمریکا تووشی لێپێچینەوە و ڕوبەڕووبوونەوەی دادگا دەبێتەوە. ئەم پارێزەرە کە لە راپۆرتەکە ناوی هاتووە یەکێکیانە جۆناسان مۆڕ، یەکەمین پارێزەر و باوکی هەموو پارێزەرەکانی تری بنەماڵەی بارزانی کە لە بیدایە ڕاکاری بۆ کردوونە. ئێستا خێزانەکەی هەفتەی ڕابردوو دوو هەفتە پێش ئێستا دۆسیەیەکی یاسایی لەسەر تۆمار کردووە و یەکێکیشە لە پارێزەرەکانی بنەماڵەی بارزانی لە دۆسیەی دادگایی کردنیان لە ئەمریکا کە دژیان کراوەتەوە. بەڵام سەیرەکە لێرە ئەوەدا نزیکەی 2 مانگە نەجوابی ئیمێڵێک، تەلەفۆنێک ئۆفیسەکەی داخراوە بە پێی دوایین زانیاریەکانی بە دوواداچوونی تایبەت دەست ئێمە کەوتووە. دوایین گەشتی بۆ ئەوروپا بوو، لە ئەوروپا بزر بووە تا ئێستا دیار نییە و تەسەوڕ دەکەی گەڕابێتەوە کوردستان و هاتبێتەوە لای بنەماڵەی بارزانی. ئەمە یەکێکیانە. ئەجە دۆسیەکەی خێزانەکەی زۆر بە خێرایی دەڕوا لەبەرەوەی هەموو ڕوبەڕووبوونەوەکانی بەرامبەر بە جۆناسان مۆڕ هیچ وەڵامێکی نییە و شکایەتەکەش تەنها لە جۆناسان مۆڕ نەکرایە، لە وەیسی بارزانی و موکسی بارزانی و بابۆ بارزانیش کرایە. ئەمە یەکێک لە دوان لە پارێزەرانیان. پارێزەری سێمیان ڕیدا
کە سەرۆکی دۆسیەی دادگاییکردنەکەیانە لە ئەمریکا کە ڕوبەڕوویان بۆتەوە کە کاکبەچی و کاکشاخەوان و کۆمەڵی کەسی تر کە بە جۆن دۆست ناویان هاتێ لە دۆسیەکەی سکالایان بەرامبەریان تۆمار کردووە دۆسیەکە سەبرە لە بەرەو پێشچووندایە ئەمیشیان یەکێک بووە لە تۆمەتبارەکانی یەکێکە لە تۆمەتبارەکانی دۆسیەکە چونکە بەپێی دوایین ئیمێلەکانی دەست دادگا کەوتووە ئەویش یەکێ لە تۆمەتبارەکان بۆیە ئەمە سێمی پارێزەری بنەماڵی بارزانیە کە تووشی کێشە دەبی پێدەچێتن هەموو پارێزەرەکانی بنەماڵی بارزانانی ئەوانەی لە داهاتوشدا دەبنن پارێزەر تووشی کێشە یاسایی ببن جا من لێرە بە دیاریکراوی یەک مەبەستم هەیە لەم ڤیددیۆدا بنەماڵی بارزانی بە تایبەتی مەسرور بارزانی دەبێت لەوە تێبگا کە جوابی خەڵک دەداتەوە دەڵێ هیچ مساومە لەسەر دۆسەی شێروانی و ئازادی ڕادەربڕی لە کوردستان ناکەم ئێوە دەرئەنجامەکانیتی ئەوە دەرئەنجامەکانیتی ئێستا دیموکراتەکان دژی کۆماریەکان بەکاریاندێن تەمان کۆماریەکان بێبەری بوونیان لە پارێزەرەکەیان کرد ببینم پارێزەرمان بۆ لە دۆسیەکی دیارەکە هیچ ئەندامی ئێمە نییە بۆیە کاتێک پێی دەڵێن دۆسیەی یاسایی لەسەر مەسەلە دۆسیەی یاسایی دروستکراوە لەسەر ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شێروانی مەکەوە کە وەڵامیان دەدەیتەوە دەڵێیت مساومە بە هیچ شێوەیەک لەسەر ئەم دۆسیە ناکەم ئەوە دەرئەنجامەکەیتی تەبان ئەوە لێلەیە هێشتا لۆلۆشمایە لە داهاتووی نزیک راپۆرتی زیاتر ڕۆژنامەی زیاتر گۆڤاری زیاتر باسی ئەم بابەتە دەکەن و لە کۆتاییشدا دەمێت ئەوە بڵێ لە داهاتووی نزیک چەندین ڕۆژنامە و گۆڤاری تر کە بەبێی زانیارەکانیمە ئێستا خەریکی لێکۆڵینەوەنە لەو بابەتانی کە بەدەستیان گەیشتووە لەسەر بنەماڵی بارزانی باز دەکەن جا ئەگەوە ئەوە بینە بەرچاوت پارێزەرەکانیان لە ئەمریکاوە زیاناوایە دەبێ ئەوان چۆن بن وە لەوە زیاتر ئەوەیە خێرە بنەماڵی بارزانی بێدەنگن فزیان لێوە نایە ئەو راپۆرتە جیهانیانیان لەسەر دەکرێت ئەم سکاڵایانیان لەسەر دەکرێت پارێزەرەکانی ڕادەکەن ئەمە هەموو یەک ئەنجاممان دەداتە دەست ڕۆژەکانیان خەریکی ئاوە بوونە کاتێکی خۆش ماڵاوە